خاڵی دووەم خوشکانی مسلمانە بێ ئەوە بزانن مەرحەلەی قۆناغی ئیشکردنی ئێمە گەیشتۆتە کوێ ئەگەر ئێمە شتێکی شتێوی یا خوشتێک کلینەکسێکی زیادەی پێ بێت ئەگەر ئێمە تەماشای بکەین خەتێکی بەیانی باش خەتێکی بەیانی بۆ خۆمان دروست بکەین بەو شێوەیە ساڵەکانی لەسەر دیاری بکەین لە ساڵی 1979 ساڵی 1979 وعی ئیسلامی ئێمە چەند بووە وعی ئیسلامی ئێمە ئەوە بوو یەکەم بەو تربیەتە ئیخوانیە کۆنەی کە لە مێشکمانە بووە الجهاد سەبیلنا وردە وردە وعیەکی بۆ ئێمە دروست کردو وعیەکی جیهادی يعني لما وي صالح حفتاونو بيش حفتاونو ايما لأقلي باطني خومانا لذاكري خومانا بيروهوشي خومان ايشي اسلامي تيابو واتا ورقتني اسلام تفاعل كردن قياندنوي بشوي بانقواز فاشان هاولدان بوي بيه بمرحلة جهادي بلام لحفتاونو يا هنگاوي بهستر هاتا بيشو چونكا لصالح حفتاونو يا سي حادثي قورا رويدا يكم سركوتني شورشي ايراني سەرکەوتنی شۆڕشی ئێرانی بۆ کەسانەتان کە بیری دێ بریتی بوو لە شەڕێک لە ناکۆچیەک لە نێوانی عەمامەی دینیەکان لەگەڵ تاجی شا کە ڕەمزێکی عیلمانی غەربی بوو سەپێنراو بەسەر کۆمەڵگەیەکی ئیسلامی ئەوە خۆی هێزێکی کاریگەری دروست کرد نقطەی دووهەم جیهادی ئەفغانستان جیهادی ئەفغانستان بەو معنایەی کە میلەتێکی ڕەشوڕووتی بێچەک ڕاوەستاوە بەرامبەر بە بەهێزترین قووەت کە لەو سەردەمەدا 86,000 جوندی ڕووسی هاتبوونە ناو ئەفغانستان وەو هەموو وڵاتەش وێران کرابوو ڕۆژی 45 ملیۆن دۆلار سەرفەکرا خەست بۆ شەڕە بۆی ڕووسیا بیبات حادیسەی سێمیش کوشتنی سادات لەلایەن ئیسلامبولیەوە کە نەقشەیەکی زۆر وردی جەماعەتی جیهادی میسر کە توانیان يعني دەسەڵاتی ئیسلامی ئەگاتە بە قووەترین شوێنێک ئەگەر بیەوێ فقاتلوا ئەئیمەة الكفر ئەوانە تەسیرێکیان پێ کردووی لەبەر ئەوە ئەو خەتە بەیانی کە ئەبێ سەرەکەوێ ئەوە ئێوەش ئەبێ چاوتان لەو نقطەیە بێ یعنی لە ساڵی 79 هەتا گەیشتوینەتە 89 بەردەوام بەرەو بەرزبوونەوەیەکە وعیە جیهادیەکە ئاوا زیادی کردووە یەکەم جار بەوەی لەشکری ئیسلامی کە شتێک ناوێکە دروست بووە ناوێکی مسلحی مسلمان دووهەم بەوەی لەشکری قورئان کە پاشان دروست بوو رابطەی ئیسلامی پاشان کە بووە حرەکەتی ئیسلامی لە هەشتاواشتەوەی تر کە دروست بووە هەتاکو ئێستاش کە الحەمدولله لە دوای ئینتیفاضەکە بەرەو دەرەجەیەکی بەرزتر چۆتە پێش ئەوانە هەموویە بێ ئێوە دەرسی ئەوەی لێ وەربگرین کە حاڵەتی ئیسلامی ئێمە لە بەرزبوونەوەیە بەڵام بالمقابل هەندێ ئەحزابی تر هەیە ئێمە وای بۆ دارین کە سەرکەوتۆتە سەرەوە بەڵام ئێستا لە حاڵەتی هاتنە خوارەوەیە لە ناحەی عەسکەری بێ لە ناحەی فکری بێ لە ناحەی ئەخلاقی بێ لە ناحەی سیاسی بێ لەبەرەوە مسلمان پێویستە ئەم وعیەشی دیسانەوە ڕۆژانە زیاتر ببێت